پاش ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیری تورکیا پرۆژەی ڕیفۆرمی ڕاگەیان وەک دەگوترێ ئەو ڕیفۆرمانە بە مەبەستی تۆکمەکردن و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتیە لەگەڵ یاخیبوانی کووردا لە تورکیادا، بەڵام لایەنە کوردیەکان و سیاسەتمەدارانی کورد لە تورکیادا و چالاکوانانیش هێندە بە کێشەیەکی گەورە نایبینن کە بڵێن کار ئاسانیەکی تەواو دەکا و چارەسەرکردنی دۆزی کورد لە تورکیادا بە دوای خۆیدا دەهێنێ. بەڵام لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق پێشوازی لەو ڕیفۆرمانە کردووە کە سەرۆکوەزیری تورکیا ڕایگەیاند و دەشڵێن ئەمە هەنگاوێکی گونجاوە بە ئاڕاستەی چارەسەرکردنی دۆزی کورد لە تورکیادا. جا ئەزیزانم ئەم جۆرە جیاوازیە لە ڕوانیندا بەرامبەر بەم دۆسەیە بۆچی هاتۆتە ئاراوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە ڕاستەوخۆ ئێستا لە ڕێی سکایپەوە هێمن میرانی پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاکێ من سوپاسی ئامادەبوونت دەکەم. سپاس بۆ جەنابەت کاک بڵێن. کاکێ من با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەین ئەو جیاوازیە بۆ دروست بووە لە نێوان ڕوانینەکاندا با بڵێن کورد لە تورکیا بە شێوەیەک دەڕوانە ئەو پرۆژەیەی ڕەجەب تەیب ئەردۆغان، بەڵام سەرکردایەتی سیاسی کورد یا حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق بە شێوەیەکی تر. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ پرۆژەیەکی زۆر باشە بۆ چارەسەرکردن، بەڵام سیاسەتمەدارانی کورد لە تورکیادا دەڵێن بەس نییە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەی کورد بە دوای خۆی دابێنێ. لە ڕاستیە ئەگەر بە شێوەیەکی بێلانانە سەیری ئەو پاکێجە بکەین کە بەناوی پاکێژی دیموکراتیزیشن لە 30 سەپتەمبەرە ڕاگەیاندرا، دەبینین چەندین خاڵی پۆزیتیڤ لە پێناوی کرانەوەی زیاتری دیموکراسی لە تورکیا لەخۆ گرتووە. ئەم جیاوازی کە جەنابیشت باسی دەکەی هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان وەکو لایەنێکی سەربەخۆ سەیری بابەتەکە دەکات. ئەو گۆڕانکاریانەی پاکەجەکە لە حەقبەیدایە هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی فراوانەوە سەیری دەکات، بەڵام سیاسەتمەدارانی کورد لە باکووری کوردستان وەکو هێزێکی ڕکابەر یان وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە لەگەڵ ئەم پاکێجە دەکەن. خۆ دەزانی لە پرۆسەی دیموکراسیە هەموو ئەو هەنگاوانەی پارتی فەرمانڕەوادەیدا بێگومان لەلایەن نارەکانیەوە سەرنج دەخرێتە سەر کەم و کوڕەکانی لە پێناوی ئەوەی نەتوانێت دەنجی ڕکابەرەکانی بۆ خۆی چێژ بکات. دەنا لە چوارچێوە گشتەکەی ئەو خاڵانەی لە نێو ئەو پاکەجە هەیە وەکو باسم کرد ئەگەر بە شێوەیەکی بێلایەنانە سەیری بکەی خاڵی پۆزیتیڤن و لە زۆر بواردا دەکرێت لە قازانجی کرانەوەی زیاتر بەڕووی کورد لە ڕێی کرانەوەی زیاتر بۆ کورد کە بتوانانی پراکتیزەی مافە سیاسەکانی خۆی بکە دەتوانرێت سوودی لەوەرە بگیرێت. بەڵێ، بەڵام کاگێ من لە کاتێکدا بەدەپە لە ناو تورکیاوە پەکەکە لە قەندیلەوە و هەروەها لە ئەوروپاشەوە کاتێک نیگەرانیەکانی خۆیان دەخەنە ڕوو بەرامبەر بەم پاکێجەی ئەردۆغان کە ڕایگەیاندووە بۆ ڕیفۆرمکردن لە سیستمی تورکیادا، ینی ئەوەمان پێ دەڵێ کە لایەنی سەرەکی کێشەکە کە کوردەکانی تورکیا خۆیانن لەگەڵی دانین، ئەیکەواتە چارەسەر لەکوێدا دەبێت؟ لە ڕاستیە وەکو باسم کرد چونکە پرۆسەکە پەیوەندی بە ڕاکێشانی سەرنجی خەڵک و ڕاکێشانی دەنجی خەڵکەوە هەیە. لە بیرمان نەچێت کە ڕکابەری سەرەکی ئاک پارتی لە باکووری کوردستان یان لەو ناوچانی کە زۆرینەی کوردن بەدەپەیە و ڕکابەری سەرەکی بەدەپەش لەو ناوچانە دیسان ئاک پارتیە. لەبەرەوە ئەو پرۆژانەی کە ئاک پارتی کە هەندێک جار لە ترسی ئەو دیوارە مێژوویەی لە بەرامبەر دۆزی کورد هاتۆتەکایەوە ناتوانرێ ناوی کوردی تێدا بهێنرێ، بێگومان دەکەوێتە بەردەم نەشتەری ڕەخنەکانی بەدەپەوە، چونکە بەدەپە پێی وایە ئاک پارتی لە ڕێگەی ئەو پرۆژانەوە کە بە ناوی دیموکراتیزیشنەوە دەیکا مەبەست لەی ڕاکێشانی دەنجی ئەو دەنگانەیە کە لە هەڵبژاردنە لۆکاڵی و هەڵبژاردنە گشتەکاندا بە نوێنەرانی کوردیان بە بەدەدرێت. لەبەرەوە و چونکە ڕاستەوە خۆش باسی لە پرۆسەی ئاشتی تێدانە و ڕاستەوخۆ باسی لەو داخوازیانە نەکردووە کە کورد وەکو پێشمەرزی سەرکەوتنی پرۆسەی ئاشتی ئەو پرۆسەیە کە ماوەیەکە لە نێوان حکوومەتی تورکیا و قەندیل و ڕێبەری دەستگیرکراوی پەکەکە لە ئیمرالی بەڕێوە دەچێت، چونکە ڕاستەوخۆ باسی ئەو بابەتانەی تێدانە ئەوان پێیان وایە لە ئاستی تموحاتی ئەوان نیە، لە ئاستی داخوازی و
چاوەڕوانیەکانی ئەواندا نییە. کاکە من جەنابەت ئاماژە بە مەسلەیەکی زۆر گرنگ دەکەی، ئەویش مەسلەی هەڵبژاردن و بەدەستێنانی متمانەی خەڵکە. کۆمەلگای کوردی لە تورکیادا گوێ لە کامیان زیاتر دەگرێت، لە ئاک پارتی یا لە بەدەپە؟ ئەمە بە گوێرەی ناوچەیە هەڵبەت و تا ڕادەیەک جۆرێک لە دابەشبوون هەیە، بەشێکی باشی دەنگدەری کورد پشتگیری لە بەدەپە دەکەن و بەشێکی دیاریش پشتگیری لە ئاک پارتی دەکەن. لەبەرەوە ململانەکان بەڕاستی ململانەی سیاسین و بەسراونەتەوە بەو ئاکتیڤیەتەی کە بە بەردەوامی لە پرۆسی دیموکراسی هەیە لە نێو سیستمی دیموکراسی لە نێو حیزبە سیاسەکاندا. لەبەر ئەوە ناکرێت بۆ نمونە بڵێن کام حیزبیان زیاتر پشتگیری دەکرێت. جۆرێک لە دابەشبوون هەیە لە شەقامی باکووری کوردستان دەربارەی پشتگیریکردن لە هەرێک لەو دوو حیزبەی ناومانهێنان. بەڵێ کاکێ من دوا پرسیارم، خۆت وەکو چاودێرێکی کاروباری سیاسی تورکیا چی دەبینی لەم پرۆژەی ئەردۆغاندا؟ ڕاست و دروست ئایا پرۆژەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕێی ئەو ڕیفۆرمانەوە کە باسی کردووە، یاخود مەبەستەکە تەنها بەکارهێنانیەتی بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 2014 تورکیا؟ لە ڕاستیە بەڕێز ئەردۆغان خۆشی باسی لەوە نەکردووە کە ئەو پرۆژەیە بۆ چارەسەرکردنی پرسی کووردە. ئەوان ناوێن لێناوە دیموکراتیزیشن پاکێجەکانی بە دیموکراسی بوون، پاکێجەکانی کرانەوەی زیاتر بەڕووی نۆرمەکانی دنیا، بەڕووی ئەو نۆرمانی لە یەکێتی ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوی دنیاە لە بواری دیموکراتیزیشنە ڕێزیان لێ دەگیرێت. لەبەرەوە ئێمەش نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە بەم پاکێجە چارەسەری پرسی کورد دەکرێت. بەڵام لەبیرمان نەچێت کۆمەڵێک شتی گرنگی بۆ کورتێدایە، مەسلەی هەڵگرتنی قەدەغەیی لەسەر بەکارهێنانی ئەو سێپیتەی لە زمانی کوردیا هەیە و لە دۆکمنتە ڕسمیەکانی تورکیا ڕێگریان لێ مەسلەی یاسای هەڵبژاردن، مەسلەی یاسای هەڵبژاردن کە ئەو پێشمەرجەی دانرابوو 100 بۆ 105 مەسلەی ئەو پێدانی پاڵپشتی دارایی بۆ حیزبە سیاسەکان لە 7ەوە بکرێ بۆ 3 و مەسلەی بەکارهێنانی زمانی دیکە نەیگوتۆ زمانی کوردی دەڵێ ڕێگە دەدرێت کە زمانی دیکە لە کەمپینی هەڵبژاردن بەکاربێنرێت. ئەمانە هەڵبەت ئەمە هەموو پێشکەوتنی گرنگن و ئەمە لە مێژووی 70 ساڵی ڕابردووی کۆماری تورکیایە شتی زۆر گرنگن و کورد دەتوانێت قازانجی گەورەیان لێ بکە. باسم کرد ئەگە بێلایەنانە سەری بکەی جابیاتی زۆری تێدایە، بەڵام دیسان لە ئاستی داخوازەکانی پارتە کوردەکان و لە ئاستی قۆناغەکانیە بۆ تێپەڕاندنی یان بۆ چالاکردنی زیاتری پرۆسی ئاشتی لە تورکیا. کاکێ من زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم لەم بەرنامەیەدا. سپاس بۆ جەناب کاکە. بەڵێ.